دیارەمە پێش هەموو شتێک دێ بزانین کە بەلای ئەو دەوڵەتانەیە کە کوردیان بەسەردا دابەش کراوە داواکردنی حەق و مافی خۆیان بە شتێکی ڕەوا نابینن. هەر ئەوە نابڵم مەسەرە لە هەڤاڵ عەبدوڵڵا ئۆجالانەوە یان لە پکەکەوە دەستی پێکرد بێ هەر لە سەردەمی شێخ سەعیدی پیران کە بە هەمان شێوە بووە، هەر لە سەردەمی قازی محەممەد کە بە هەمان دەستور بووە بەڕەوایان نەبینیوە لە سێدارە دراوە. جیاوازی پەکەکە لەگەڵ حیزبە سیاسەکانی کوردستان لە هەر پارچەیەکەوە بێ ئەمەیە، ئەوان شێوازی پەروەردەکردنیان شێوازێکی تایبەتمەندە. واگە سەرکردەیەکی هەر حیزبێ بگرابایەوە چەندین ساڵ لە سزن نابووایە لە کەمبوونەوایە بوو، لە نەمانە بوو. بەڵام ئەمەی ئەمان لە گەشەکردنایە لە بەرەو پێشنەچکە فکرەکەیان خزۆتە ناو مێشکی خەڵکەوە، ناو دڵ و دەرونی خەڵکەوە. بۆیە جیاوازێک هەیە لە نێوانی پەروەردەی حیزبە کوردستانیەکانی باشوور، باکوور، ڕۆژئاوا و ڕۆژهەڵات زۆر جیاوازێک هەیە. لەوانەیە لە هەمان کاتدا ئەو شێوازە پەروەردەیە کە لە ناو هەڤاڵاندا هەیە لە ئەشکەوت و شاخ و بەر و جێگا و ڕێگایەکیشان نییە، ئێمە هەموو شتێکیشمان هەیە، بەڵام بیر لەوە ناکرێتەوە کە بەڕاستی خۆی ئەگەر ئەوەی کە لەگەڵ پەکەکە و لەگەڵ هەڤاڵ ئۆجڵان کراوە ئەگەر لەگەڵ هەر لایەنێکیکەی کوردستانی بکراوەیە کۆتایی پێهاتە بوو، بەڵام ئەوان لە گەشەدا نێچان نەک لەکەم و ئەفکارە هەموو شتێک فکرێکە، هەر فکری دینی بێ، فکری ئەلمانی بێ، فکری نەتەوەی بێ، هەموو شتێک فکرێکە بە چی شێوازێک پەروەردە کرای لەسەر ئەم فکرەیە بەردەوام بووی دەتوانی بمێنیتەوە. ئەمە شتێکی تەوەقوع کراوە هەموو دوژمنانی کورد لە هەر شوێنێکە هەبن دژی هەر بزوتنەوەیەکی گەلی کورد بن، بەڵام پێویستی دەکات تەبایی نێوان ناوماڵی کورد لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور تەبایی و برایەتی بنوێندرێت بۆی بتوانین نەک هەر ئەمیان هەر کەسێکی تریش لە سزنەکانی ئێراندا هەیە، هەر کەسێکە لە سزنەکانی شوێنەکانی تر هەیە ئازاد بکرێت و ئێمە نەبینە هۆکارێک هیچ کەسێک لە دەستی ئێمەدا ئازار ببینێت و یان بەناحەق بند بکرێ. داواش بکەین کە خەڵکێکمان لێ بند کراوە، داوای حەقی خۆی کردووە، داوای مافی خۆی کردو وەکو ئینسانێک لەسەر ڕووی زەوی بژێت، پێمان وایە شتێکی ناڕوایی نەگوت پێێن هەم لە ڕوانگەی دینەوە هەم لە ڕواگەی واقعیەتی مجتەماعەوە. دەرهێنانی پارتی کرێکانانی کوردستان پەکەکە لە لیستی تیرۆریست گرنگیی تایبەتی خۆی هەیە بۆ گەلی کوردستان، بۆ کوردستانی گەورە، چکە خەبات و تێکۆشانی پەکەکە خەبات و تێکۆشانی هەموو گەلی کووردە. لەبەر ئەوە بە تایبەتی لەم خۆناغەیە گرنگیشی تایبەتی هەیە بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆریست بابێت. چۆن حیزبەکان دابەش بووین، کەسایەتیەکانی کوردستانیش دابەز بوون بەسەر حیزب و لایەنەکانە، لەبەر ئەوە دەوری کەسایەتیەکان کەم بۆتەوە و بە تایبەتیش حیزبەکان دەوری کەسایەتیەکانیان کەم کردوتەوە، بەڵام کەسایەتیەکان ئەبێ خۆیان بە ڕۆشنبیرکردنی خۆیان و بە هیمەتی خۆیان بۆ ئەم پرسە هەوڵێکی جددی بدەن و بێنە پێشەوە بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆریست. بەداخەوە یەکریزی نەبوونی گەلی کورد ئەوە ڕایگرتو و ناتوانن هەنگاوەکان خێراتر بنین. لەبەر ئەوە بەڵام لەم کاتەیە دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆریستی گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ گەلی کورد.